هاوینە هەواری کەناردەریای فەڕەنسا بیاغیت خۆی بۆ کۆبوونەوەی لووتکەی گروپی حەوت ئامادە دەکات. هاوکات شارەزایان دەڵێن ڕێبەرانی گروپی حەوت خۆیان ئامادە دەکەن بۆ سەرۆکی ئەمریکا کە ناسراوە بە بۆچوونەکانی دژ بە جەهانی بوون و هەندێک جار هەڵوێستی مشتومڕ لەسەر دژ بە هاوپەیمانانی خۆی. من زۆر چاودێری کۆبوونەوەکانی گروپی حەوت و بۆ ماوەیەکیش گروپی هەشتم کردووە. لە ڕاستیدا ئەمە یەکەم جارە هەز بەو شڵەژان و دڵەڕاوکەیە بکەم. لە کۆبوونەوەی گروپی حەوتی ساڵی ڕابردوو لە کەبێک سەرۆک دۆناڵد ترامپ هەڕەشەی کرد پەیوەندی بازرگانی لەگەڵ چەند وڵاتانی ئەندام ڕابگرێت و سەرۆک وەزیری کەنادا جاستین ترۆدۆش کە میوانداری بوو بە لاواز ناودێری کرد و پشتیوانی خۆی لە ڕاگەیاندنی هاوبەشکشانەوە. ڕۆژی چوارشەممە سەرۆکی فەڕەنسا ئیمانوئێل ماکرۆن ڕایگەیاند بۆ یەکەم جار لە مێژووی کۆبوونەوەی گروپی حەوتدا هیچ ڕاگەیاندنێکی هاوبەش نابێت، ئەمەش بەهۆی جیاوازیەکان لە نێوان ترامپ و ڕێبەرەکانی تر لەسەر ئێران و گۆڕینی کەشوهەوا. ئەو هەڵوێستی لەسەر شانۆی جیهانیە کە هەندێک کەس وای دەبینن دژایەتی بێت لەگەڵ ئەو بۆچوونەی ترامپ کە دەڵێت ئەمریکا یەکەمە دەگونجێت. ئەمەش ڕەنگە هاوکاری بکات لە ڕووی سیاسی و لە کاتێکدا هەوڵ دەدات بۆ دووبارە هەڵبژاردنەوەی ساڵی 2020. لەگەڵ ئەمەشدا هەندێک لە شارزایان دەڵێن ترامپ بە هێزێکی تێکدەر لە کۆبوونەوە نێوتەوەیەکاندا دەبینرێت. کاتێک ئەمریکا ڕێبەرایەتی ئەم جۆرە کۆبوونەوانە دەکات دەتوانرێت کارەکان بە ئەنجام بگات. بەڵام ئەگەر ئەمریکا ڕێبەرایەتی نەکات و خواستی نەبێت ئەوە زۆر سەختە بگەن بە هیچ شتێک. نیگەرانی ڕێبەرانی گروپی حەوت لەسەر ترامپ ناڕوونی لەسەر گۆڕانکاری لە ڕۆڵی نێونەتەوەی ئەمریکادا بنکۆڵ دەکات لە کاتێکدا کە ئابووری جیهان ڕوبەڕووی هەڕەشەی سستبوون دەبێتەوە. لە دەمی کۆتایی جەنگی جیهانی دووهەمەوە ئێمە بەوە ڕاهاتین کە ڕێبەرێکی جیهانی ئازادمان هەبێت کە ئێمە ئاسوودە بین پێی، بەڵام ئێستا ئەوە نابینین. بەر لە کۆبوونەوەکە سەرۆک ترامپ جارێکی تر ئاماژەی بە بیرۆکەی بانگهێشتکردنەوەی رووسیای بۆ ناو گروپەکە کرد. ئەو جارێکی تر گوتی کە بۆچی لەو بڕوایەدای موسکۆ لە گروپی هەشت دەرکردرا. رووسەکان زیرەکتر بوون لە سەرۆک ئۆباما، ئەوان لە کاتی خولەکەی ئەودا کرامیان داگیر کرد. لە ساڵی 2014 ئەندامانی گروپی هەشت ئەندامێتی رووسیان لە گروپەکە دەرکرد لەسەر لە کاندنی کرایمیا ناوچەیەکی ئوکراینیا بە خاکی خۆیەوە. رووسیا هێشتا ئەو ناوچەی داگیر کردووە. رووسیا هیچ خواستێکی بۆ بەشداریکردنەوە دەرنەبڕیوە. ڕۆژی چوارشەممە ماکرۆن ڕایگەیاند گەڕانەوەی رووسیا بەبێ چارەسەرکردنی قەیرانی ئوکرانیا هەڵەیەکی استراتیژیە.